پاشان ئەم عەبدە علمێکی هەبوو زانیوێتی کە سەیدنا موسا نەیزانی. سەیدنا موسا گەورەترە، پێغەمبەرێکی ماسووم و ئەویان مناقەشە لەسەریە کە ئایا پێغەمبەرە ئەرجەحیشەوەیە کە پێغەمبەر بێت، چونکە ئەوانە وەکو وەحی بۆی هاتوو، وەکو خۆیە فەرمێ لە خۆمەم ئیشەم نەکرد، ئەم ئیشانەی کە ئەیکا حتما خوای پەروەردگار بە وەحی بۆی ناتوو. دوایە فەرمێ عەبدەن من عیبادینا ئاتەیناه من لەدونا عیلما. چۆن عیلمەکەی فێر کردووە؟ ئەبێ بە وەحی بۆی ناردوێت، چونکە ئەو وەحی ئەو عیلمەش شتێکی هەرەوەندە نییە لە دونی و خاترات و خەیاڵ و ئیلهامێک ظاهرا والله أعلم. ئەوە تەرجیحی ئەو عولەما بەڕێزانەیە کە فەرمون پێغەمبەر بووە. ئەم پێغەمبەرە نازدارە عیلمی وەحی زۆرترە، ئەوەی عەقاید و تەشریعات و ئەوانە و خۆشی مراقبەیەکە. ئەم پیاوە بەڕێزە ئەو عیلمەی تری کە پێیەتی عیلمی سیاسەتە، عیلمی واقع ناسیە، ڕەفتارکردنە لەگەڵ خەڵکی، ناسینی مەراکزی قوێ، ناسینی ئەنواعی خەڵکیە، ناسینی طبقاتی خەڵکە یان توێژەکانی گەلە یاغی ئەوانەیە طبعا دیارە لەو بابەتان. وخەضر کە حەدیسەکەشە ناوی هاتووە بەو شێوە، خەضر لەقەبە، ئەنجا کە لەقەبە زۆر شت بەناویەوە دروست کراوە لەبەر وێڵن لە هەر شوێنێک دانیشتوە بۆ بە سەوزایی، هیچ دەلیلێکمان لەسەرەوە نییە کە ئاوا بێ. خوای پەروەردگار کە لێرە باسییانەکە لە تەوراتە باسییان نەهاتووە و لە ئینجیلیشە، بۆیە هەندێک کەس وتویانە ئەم سەیدنا موسایە سەیدنا موسای بەنی ئیسرائیل نییە، بەڵام لە ڕاستی ئەوانی هەروکو ئیبن عەباس ئەو کەسانی بە درۆ خستۆتەوە کە بڵێن ئەمە موسای بەنی ئیسرائیل نییە، کەوا بوو دیارە ئەمە سەیدنا موسایە. ئەنجا کە فەرمێ هەر ئەبێ بڕۆم و بگەمە ئەو مەجمەع البەحرەینە ئەو ئەمضیە حوقوبە، حوقوب وتمان کە بە زەممە ئەوترە حوقوب بۆ مەسافەیەکی زۆرە لە زەمن، هەروەها کۆیەکەشی ئەحقابە، هەندێکیش فەرمویان لە بینی هەفتە، هەندێکیکە فەرموون لە 80 ساڵە.